بینەرانی قەدرگرانی کوردستان 24 کاتەتان باش 20 ئۆکتۆبەری ڕابردوو دوامین پرۆسەی هەڵبژارنی پەرلەمانی کوردستان ئەنجامدرا. جارێکی دی پارتی دیموکراتی کوردستان بوویەوە بە هێزی یەکەم لە هەرێمی کوردستان. ئەمشەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە میوانداری بەڕێز فازڵ میرانی بەرپرسی دەستەی کارژێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان گەنگەشەی هەندێک تەوەردەکەین. لەوانە بەرپرسیارەتی ئێستای پارتی دیموکراتی کوردستان لە بەرابەر پاراستنی هەرێمی کوردستان و پێکهێنانی کابینەی دێم و چۆنێتی مامەڵەکردنی پارتی لەگەڵ هێز و لایەنە سیاسەکانی ناوەخۆ و عێراق و وڵاتانی ناوچەکە و چەندین تەوەری دیکەش. کاک فازڵ زۆر بەخێر بێی. سپاس کە لوتفردوانت هاتی بۆ پرۆگرامەکەم. بالۆ دەست پێ بکەین. ئێستا پارتی دیموکراتی کوردستان شاندی دانوستانکاری پێکهێناوە بۆ پێکهێنانی کابینەی نوێ. دیارە سەردانی دوولایانی سیاسی کراوە، هەرێک لێ گرت و کۆمەڵ. با یەکسەر لەوە پرسم ناوەرۆکی ئەو سەردانانە چی بوون؟ کەرم کە. سپاس کاک سەهین، دەستخۆشیتان لێ دەکەم. توپەلەتە بشە ناو پێکهێنانی حکوومەت و پەیوەندیەکان. منیش پەلەمە بۆ ئەوەی هەندێک قسەی خۆم بکەمەوە. کەرم کە. بەدیدی بەندە وەکو ئەوەی کە تووشی سیاست بووینێ، ئێمە ناڵێن سیاست مەدارین. بەڵێ. هەڵبژاردن تەنها بۆ سەرکەوتن بۆ ژمارەی کورسی نییە. هەڵبژاردن پرۆسەیەکی دیموقراتیە بۆ پراکتیسکردنی لە ناو ملەتی خۆتدا وەکو ئەزموونێک. سوالێک دێت ئایا ئێمە بۆ ئەوە دەکەین یان تەنها بۆ کورسیەکان و ژمارەی دەنگەکان دەکەین؟ ئەمە جانبێک. جانبێکی تر ناکرێ. طبی قسمێک لە جوابی سوالەکەدا دەمێت سەرکەوتن یعنی مەسئولیەت. بەتاکید. سەرکەوتن مەسئولیەتی پاراستنی سەرکەوتنەکەیتی و ئەوەی پێداویستی پاراستنی ئەو سەرکەوتنە مەسئولیەتت گەورەتر لێ دەکاتەوە. بۆ من بەش بە حاڵی خۆم وەکو پارتیەک سوپاسگوزارم بۆ ملەتی خۆمان خەڵکی کوردستان، بۆ هەموو جەماوەرەکانی، بە پارتی و بە یەکێتی و بە ئیسلامی و بە مەسیحی و بە ئاشووری و بە کلدان و بە تورکمانەوە. بۆ من تەسەورم وایە بوو پیلانێکی گەورە لەسەر ئەم هەرێمە هەبوو کە ئەم هەڵبژاردنە یان مەشاکیلی تێ بکەوێ یانژی سێ چوار مەقەسی بە دلی خۆیان لەم هەرێمە ئەنجامدانی هەڵبژاردنەکە کۆتایی بۆ پیلانە هێنا. بەدیدی من خەڵکێکە جەماوەرەکە بۆیە سوپاسیان دەکەم. ئەو بە جۆش و خڕۆشی هاتنەوە سەدی 72 وەڵامی ئەوان بوو. اینجا بەزانین یان بە نازانین من ئەوە نازانم، بەڵام من ئەڵێم هەستێکی نیشتیمان پەروەرانە لە ناو خەڵکی ئێمەی کوردستاندا بە هەموو پێک هاتەکانەوە وەڵامی ئەو پیلانەیاندا و ئەو پیلانەیان بەدیدی من تا ئەوێ لە هەڵبژاردن فەشەلیان پێهینە. اینجا کێ دەستکاری دەکرێت ئەوە مۆزوعێکی ترە. ئەمە یەکێک. ئەوی تر هەمومان ئەنی من ئەم هەڵبژاردنەش بە شێکی باش دەزانم، هەنگاوێکی باش بووە بە کاودانێکی باش داڕەت بوو. خلافی ئەو تەوەقعاتەی هەمومان ترسێکمان هەبوو لە شێوەی پرۆسێسەکە، لە کۆمیسیۆنەکە، لە دیزاینەکەش بووە مستەڵەحێکیستا هەموو حزبەکان بەحسی دیزاین دەکاتن کە بەدەدی بەندە ئەگەر دیزاینژی بوو بێ پێشتر سەری نەگرت یانژی ئەسڵەن دیزاین نەبووە. ئینسان ناتوانێت ئەوە والعلم عند الله. ئێمە وڵاتی خۆمان خۆشتر دەویان ژمارەی کورسیەکان و دەنگەکانی خۆمان. بەتاکید خەڵک وڵاتی خۆی خۆشتر. خۆ کە وڵاتی خۆت خۆشتر بێوێ کەواتە بێ هەموو شتێک ڕازی بکەی بە معقولیەت لە پێناوی خۆشەویستی نیشتیمان. زۆر باشە. ئەمە ئەگەر بکەنی کەلتورێک. من ناڵم ئێمە نیشتیمان پەروەرینە حزابەکانی تر، بەڵام من ئەڵێم بکەنە کەلتورێک کە هەموو شتێک لە پێناوی نیشتیمانی خۆماندا. اینجا کورسیەک کەم دەبێتەوە، دوو دەنگی زیاد دەبێتەوە، هەموو لە لای خۆ هەرکەس دەیەوێت سەر بکەوێ. بەڵام ئەوەی گرنگترە لە هەمومان
ملت و وڵاتەکەمان سەرکەوی زۆر باش بەدیدی من لەم انتخاباتانە وای لێ هات زۆر بۆ باش. میلەت بۆ سەرکەوی. پیلانی ناحەزانی ئێمە ملت تێکیدا سەری نەگرتەوە کەواتە کۆتایی بە پیلانەکە هێنا کە دانرا و بەرامبەر شکر هەرێمی بۆ کوردستان باز لەوە دەکرێت کاک فازڵ بە ئەستەم وەڵام دەست دەکەوێت بۆ میدیا کار بەڵام ئەمن تۆزێک پێداگرم لە پرسیارەکەم ببوورە نانە مڕعات دەکەن شاندی دانوستانکار سەردانی دوولایانی سیاسی کردو بە تایبەتی یەکگرتو کۆمەڵ لە کاتێکدا یەکگرتو بڕیاریدا و بەشداری حکوومەت نەبێت لە کابینەی نوێ هەروەها کۆمەڵی ئیسلامی بڕیاراندا و بەشداری پەرلەمان نەکەن کاتی دانوستانەکان ئەو دوولایانە وەڵامیان چی بوو بۆ پارتی دیموکراتی کوردستان شتێکی خۆشم ئەمڕۆ لە تۆش فەیسبوک بینت خۆشە لەگەڵ لایەنە ئیسلامیەکان زمام لەگەل هەمویان خۆشە بەڵێ لەگەل یەکێتی لەگەل ئیسلامیەکان لەگەل شوعی ئەبێ واش بین ئێمە ئەگەر براش نەبین خۆمە شریکی یەکترین ئەگەر برا بن و شەریک بن هێشتا باشترە دەتوانی برای بوونەکەی حکمی لێ بدەیت بەڵام من ناتوانم ئیلغای شراکەتی ئەم حەزاوانە لەگەڵ خۆم بکەن ئەوانش ناتوانن ئیلغای شراکەتی ئێمە لەگەڵ خۆیان بکەن لەم وڵاتەدا شەریکی یەکترین کەواتەبی حەزفی یەکتر ناتوانن بکەینەوە لە شەراکەت ئەمە مەوزوعات مەوزوعی تر کاک زەهین من ئەمە شتێکی سێرم خوێندەوە جەدوەلێکیان دانا بوو پارتی لژنەی پێکهێنەوە یەکێتی لژنەی پێکهێنەوە ئەوی تر ئینتیزار دەکاتەوە نەوەی نوێ قەراری نەداوە نادەبێت وەک جەدوەلێکی هین بە تەنز ئەچوو بەڵام تعبیر لە واقعێک دەکاتەوە ئینسان ئەسیری دوێنێ نەبێ و ئەسیری قسەیەکی پێشوەختیش نەبێ سوالێک دێتە پێش هەمومان دیسان دێتمە سەر ئەوە ئایا ئەم وڵاتە بپارێزێن و ڕێک بکەوین یان هەروە بهێلینەوە خەڵکی گەماوە پێبکاتەوە پاراستنی هەرچی سەرشانی ئەمە جانبێک جانبی تێر تەسەلسولی قایمەکان هەیە پارتیە یەکێتیە نەوەینەوە ئیسلامیە برادرانی یەکگرتوونە مؤسساتی ئەم وڵاتە ئەبێ تا زووتر پێکی بینن باشترە بۆ ئێمە چونکو دۆستەکان ئینتیزار دەکەن خێرابێ و ناحەزەکان ئینتیزار دەکەن دۆستەکان حەزەکە خێرابێ درستی بکەنەوە ناحەزان حەزەکەن ئەسڵەن پێک نەیەن ئایا ئێمە بە قسەی کامیان دەکەینەوە پارتی بەنیازە بە قسەی کامیان بکە پارتی تو تەماشای قسەکانی سەرۆکایەکانی ئێمە بکەوە جەنابی سەرۆک بارزانی لە ئاخرین کەلیمەی خۆی لە مەلعەبی هەولێر چی گوتی یەک هێز یەک بودجە بەس یەک پەرلەمان ئەوە یەکبوونی کوردستان و خەڵکی کوردستانە بەڵام گوتی ڤیتۆمان لەسەر کەس نییە و دەرگامان کراوەیە دەستمان بۆ هەموو کەس درێژ دەکەینەوە جەنابی سەرۆکی هەرێم گوتی ئێمە لە دیعای ئینتیخابی ڕزگارمان بوون لەو مەرحەلەی دیعای ئینتیخابی ئەبێ زمانێکی تر لە یەکتر قسە بکەینەوە جەنابی ڕئیسی حکوومەت کاک بەسوور گوتی ئەم وڵاتە ئی هەموو پێک هاتەکانە ئی هەمومانە ئەگەر ئینسانی سیاسی ئەحزابەکان ئێوەی ئەعلامی قسەی ئەم سێ جوامێرە لێکی بدەنەوە پارتی چی دەوێت پارتی دەیەوێت ئەم مؤسساتانە ڕێک بکەوێ کەواتە ئێستا جەناب دەتوێت بە ئێمە و بەبینەران بڵێ پارتی دەرگای کردوتەوە و سەردانی هەموو لایەنە سیاسیەکانیش دەکات لە پێناو یەکگرژی نەتەوەی نیشتیمانی بە مؤسساتکردنی کۆمەڵگە و حکوومەت و دام و دەستگا من شتێکی تر دەڵێم ڕەنگە جەنابەت حەز نەکەی بڵێ من ناڵێم جورئەت ناکەی بڵێ چوت و ئازایی بەڵام تو زیرەکیش بەڵام پارتی مەجبورە بۆچی پارتی مەجبورە لەبەرەوەی ڕقەمە گەورەکەیە نا ڕقەم نییە پارتی ئەسیری تاریخ و جوغرافیایە تەماشاکەی جوان ئەمە ئیسیهانە نییە بە تاریخی خەڵکی تر ئەبەدەن لە تاریخۆ کورد هەمووان بەشدارن بە چاکی و بە خراپیەکانی کورد و بە سەرکەوتن و بە ژێرکەوتن و ئیلاخری ئەمما تاریخی پارتی لە قۆناغێکی دوور و درێژ تەنها بەرد لەسەر بەردی دانەوە یەک و تا دیوارەکەی بەرز کردووە پاشان ڕخێنرا جارێکی تر هاتەوە لەگەڵ ئەحزابەکانی تر حزبی تر پەیدا بوو بینایەتێکیان دروست کردووە پارتی مەجبورە دیفاع لەم بینایەتە بکات بۆی جارێکی تووشی ڕۆخان نەبێت کەواتە ئێستا هیوەک ئەنجا مەسئولیەتی پارتی
هم برانبر تاريخ وهم برانبر بجغرافيا لمسؤولية خلقي تر زورتره بو من علم مجبورة کەواتە ئەمجارە پارتی ئەچی زۆر قورسرا بۆی کە پاراستنی ئەزمونونەکە و ناوچەکە زۆر بە سەختی کەوتۆ سەرشانی بشك خەلکانێک دەڵێن ئەم حکومەتە ساڵێکیش پێچی دروست نابێ طبيعي توقعات هندكش تمنياته إن جاء أو خلك لانتخابات كمي هنا وكرسينا هنا يعني أصلا أنا حكومة الدرس به أما لا يكتر أبي خلكانك هبه بل نخير إيما أتوانين إيما أتوانين إنجليز دارين if there is will there is way أجر تو إرادة هبه وكو جنابي سرق بارزاني دله تو أتوانين رجع بدوز جوا كواتا إيما دله أبي مؤسساتنا الدرس بكري طبيعي لهمو دنيا دا همو دنيا دا ريكوتن ببي سازش ناكري إلا حالتك يك أيتر بشكيني حتى أيسقانك وكو أمريكا وحلفاء عراق يشكان دوا لحرب خليج إمزان كله سرسبي أو شو لنا وإما ذا النية وباشيش نية هبي أو إذن أبي تبي أبي سازشك هبي سازش أو سازش دبينن للايان سياسيان استاباج انتخابات من علم دبيها به ديبينن ايو كافاز جاري دست ما بينا كردوا دست ما سرداني دولان تان كردوا من هلو آدم يبزانا خلشي كردستان اشتاور لا ينقرنجا كم ماوا لا ينقرنجا كم ماوا بلام ام ديداري بيش وقتا تناتواني هيج قرارك لسر بدي چونكو زعيم قلتني زعيم عليه قصة دكيشه بالتأكيد چاو بيكوتني لدوايا خب مثلا نيتو بابا خل اشي كشك دخوازيتوا جاري اول موافق نبي جاري دوام دوباره خلقي تر ابيتوا يعني خلقي جيتا او بينه هولدان دبي بردوام بي اي دوام جاري وهي تنها دولا ينها معاملك دكن لا ينق قوريه بتاريخ بجغرافيا لا ينقش كتر له بل ناكرت ولا الا لا ينقش شكي ابي صار شكي تحمل كاتوا بل بو مصلحتي خوي نبو مصلحتي طرفي مقابل أبي طرفي تريش قسمك لسازشة كتحمل بكاتو زور شاكا باس لو کرد که هندێک دۆستەکان دەیانەوە خێرا کابینی نوێ تشکیل بکرێت ئەمریکا باشکرا گوتی ناحەزانیش بە پێچەوانەوە ئێستا هیچ هەوڵێک هەیە بۆ ئەوەی پەچی بخەن پرۆسەکە بۆ ئەوەی وا بکەن لایەنەکان لێک دوورکەونەوە تشکیلکردنی کابینە نوێیەکە فارسی لە توو بچێشێ خۆمان پەک نەیخەینەوە کەسێک ناتوانێت پەکمان بخات ئەگەر لە ناوە خۆ ئەی دەبێ تو تاریخی حرەکەی کوردی بخوێنە بەتاکید تاریخی حرەکەی کوردی بخوێنە یەکێک سەبەبە هەرە ڕئیسەکان من عەڵم تەنها سەبەب یەک سەبەب هەرە ڕئیسەکان عاملی ذاتی بووە نێخۆی بووە زۆر باش کاک فازڵ مەرجی پارتی دیموکراتی کوردستان چێ بۆ لایەنە سیاسیەکان بۆی بەشدار بن لە کابینی داهاتوو ئایا با بڵێن چاوپۆشی لە هەندێک بابەت دەکرێت یا ئەوە تا هەر کەس بە پێی استحقاقی خۆی پێم خۆشە بەڕوونی وەڵام جەنابی سەرۆک بارزانی بە ئاشکرا گوتی مەرجی ئێمە ئەوەیە پاراستنی ئەم ئەزمونە مەجال نەدان دەستێوەردان هەبێ و چاکسازی بکرێتەوە و کوردستان نەبێتەوە مۆڵگەیەک بۆ کارەکانی ناقانونی و دەستکێشی بۆ ناحەزانی ئەم وڵاتە ئەمە مەرجەکانە مرج نییە ئەمە توێت لە فلان کەس وەزیر یان فلان کەس ڕئیس وەزارە نابێت ئیشتا مەسەلەن دێتە گوچکی ئێمە وەڵا حزبێک لە حزبەکان ئەڵێ ناکرێت کاک مەسرور ڕئیس وەزارا بێ بۆ کاکە من حکومەتم دروست من ئەکسەریەتم من مکەلەفم حکومەت دروستکەم من کێ کاندید ئەەکەمە پێتان کاک فازڵ پێتان وانێت جەناب سیاسیێکی ئاگاداری بیانوێ هاوشێوەی بەغدا کاتی خۆی کە لە ئینتیخابات مقتەدا سەدر زۆری نەبوو ویستیان لە عەمەلی سیاسەت تەمان چۆ دەرەوە بیانوێ هاوشێوەی بەغدا ئەو کارە کوردستان کەس مقتەدای نەکرد دەرێ خۆی کردە دەرێ ینی تەماشاکی جۆرێک لە چارچێوەی هەماهەنگیوانە من ئاگادارم من بە بەلاشی قسە ناکەم ئەخبووتم سیاسی ئەکسەریەتی خەلکی جەنابی ئاغای سەدر پەشیمان بوون لەوەی لە سوڵتەی تەشریعی دەرچوون لەوەی لە پەرلەمان دەرچوونەوە هەندێک لایەن هەندێک لایەن ئەڵێ ئاخر تو چاو لە کەسێک دەکەی کە خۆی لێ پەشیمان بووە
أما بيعلن الجهل المركب إيه. العربي لا يعلم ولا يعلم بأنه لا يعلم. أحمد زاويتي لمن باش لذانا مش لذاني أما بيعلن جهل المركب تبيني تجربة يشتك بك كخود بيقو دوشتكي باش نية بله كاك سيد بس من دير أقول من داك أحزاب ألين والله إيه ماذا ناشنا برلمان إيه. خب بنا برلمان مؤسسة كي ولاتي توا خلتك دنگی به تو داوا اینجا 4 کرسی تینا و یان 8 بوي بدنا برلمان یان 20 خلتك ثقتي به تو داوا بشي دفاعي لي بكيوا درست تبونا يا برلمان تبو احترامي او رأي ناقي كرأيا به تو داوا تو احترامي كانديدي خود ناقي بل او كانديدا بيش اندامي برلمان لسببك ذاتي بيان موضوعي لبر او بيركدنوي استا بيركدنوي كي رد الفعل برأيي من بله ناكر نا إما اللي قلص ببينه وكو بارتيان يكيتيان لجاني دانوستاندن نا موقفي لسر بناء بكينوا مجال بدينوا لجرمايتي لحمي انتخابي انسان هم قصيدة كاتن بالتأكيد نك همو انسان هم قصيدة كاتن بلام جاري وهي همو انسان بلام ايوانا رمتر ايوانا رميتان ايما نرمتر بوين سلوكيتك ومرجعيتك من هي انضباطك لسرسري ما يزني بله هرشن ده خومش هم بلاكيم كرد وغانم كرد با بلان بعض جار لإسلام جدا اگر برساتي تين دو بينا تيني دبو هنا برو مردم بدباتوا اتواني برا كوشتي برازي بخوي بوي نمري زني بلان حمي انتخابي وايا ترى الناس سكارى وما هم بسكارى اوكي كالفاز بلان او حمى الانتخابية تواو اه او زمانش تواو نأوي قسيكي قرجي قوتوا صورة لسر قسيكي خوي نأوي جيلي بوا أبي أسيري أو رجابي بهلي بوا جزء أقل رابردو زۆر باشە پارتی کە ئاوا نەرمی دەنوێنێ بەرامبەر هەموو لایەنە سیاسیەکان وەکو دەگوترێ برا گەورەی هەموو لایەنە سیاسیەکانە پرسیارەکەوەیە ئەو لایەنە سیاسیانە بۆ هێندە دژایەتی پارتی دەکەن و کارەکەی چییە؟ أغاني رقابري دجاتي نية زاني کاک فازڵ لە بانگەشەکە من نامێ بگەڕێمەوە سەر باسی ڕووخاندن دەکرا باسی کۆتایی پێهێنان دەکرا باسی کۆمەڵێک باسی دیکە دەکرا پێم خۆش نییە بگەڕێنەوە سوالك پرسیارەکەی بۆ سوالك. بگاتەوە ئاستا سؤالك رخا قرة كوتا هيجي والله باش قبل تكون خبر- معقولة هذا تكون معقولة باش بردوان بي لسر شعارك لسر خواستك كالنبوة إنساني عاقل كرد قوتاني زرر لنيوش بقريته باش ئەزانم تو للرقاقي غلط شوي أزاني أقريته وشي للرقا راستك يد دوزي وليه دا قري استمن دمي مثلا ليه لو بش مكو ليه لو بش معين كاوه اگر برو کس نزان شو تماشا که رقا که غلطه برون بردوام بن بغلطي يعني بقرب رقا که درست منطق وايد بش هي الدنيا ده منطقي قوة هي وقوتي منطق قوتي منطق اويت لنا وراسي الرقاي غلط بقريوه منطقي قوة اويت صاري سري خذ بها السر غلطك يبرو نتيجة نابي اوي قوة منطقي شو منطقي قوة منطقي وقتية امره تبقى قوتي صبي بقوة نابي كذا بلام قوتي منطق قوتك دائمية امره نتيجة غير نابي صبي نتيجة لا أنا دبلوماسيەکە اما قاعدة ياك نق قسي منها قاعدة ياك زۆر باشە ئەگەر پێکهێنانی ئەم کابینەیە زۆری خایاند پارتی بە دوای چیدا دەبێت بەدایبەتی جەنابەت ئاماژەت بەلایەنە سەرچێکە کرد ئەوە بابەڕوونی بڵێم لە نەوتویەکەوە کە حکوومەتی هەرێمی کوردستانمان تشکیل کردووە دوو لایەنی سەرەکی لە وڵاتەیەشێتی و پارتین بەیەکەوە حکومڕانی وڵاتیان کردووە ئەگەر ماوەی دانوستانەکان زۆری کێشە پارتی بە دوای چیدا دەگەڕێت بەدیلی دیکە چێ بۆ پارتی بارتي بديلي شتكي نية الا حكومتك دروس قاتل کاتەر دروستی دەکا بەڵام ئەگەر لایەنە سەرچەکەی بەرامبەرتان نەهاتە ڕێ الصراحة كيف البحثية كتير كده بلى. بلغ بس سنة كده اشتا كان همو أشكرا خو ديارة. بوداني يك سؤال هي يك يتي يان بارتي هر كامان لو أنا حزب كي مجي بي نار حزب يان يك يتيش هر كامان بڵێ اگر قرار من داوا شريكي يكتر بين طبيعي نتائج انتخابات
عاملێکی مهمە ئەساسێکی مهمە بناوە بەڵام ناکرێت سازش نەکرێت لەسەر نەتائیجی انتخاباتیش چونکو تو 6 کورسیت هەیە ئەبێ 160 بۆ تو بێ لە مەسلحەتی تودایە لە 160 خۆی یەکێکی بدە بم بۆی من لەگەڵ بمینەوە تەماشاکەی شەرت نییە من داوالی بکەم نەخێر ئەبێ لە 160ەکە تو 5 لێ تەڕحکە مەسلحەتی ئەوەش لەگەل مندا بێ لە ئیسرار نەبێ لەسەر 5ەکەی ئەمە زمانی لێک تێگەهشتنە ئەمە لە چی دەرئەچێ لە تەرجمەی شعارەکانی ئێمە دەرئەچن کە ئێمە بارزانانی نەمر دەیگوت ئێمە شەرەفێکی گەورەی خزمەتکاری ملەتی خۆمان بین ئیستا ئەم دوو حزبە ئەم چەند حزبە چۆن ئیسبات دەکەن خزمەتکاری ملەتی خۆیان بن ئەبێ ئەبێ پێ قسمێک لە بەرژەوەندیەکانی حزبی خۆیان بیدەن بە ملەت و وڵات من هەمیشە دەڵێم ئەم ملەتە بە هەموو پێکهاتەکانیەوە هیچی نەماوە پێشکەشی بەم ئەحزابە نەکەن لە هەموو زروفەکاندا خوێنی داوە نانی داوە دەنگی داوە مەشنەقەی بینیوە ڕاگوێژار و ئیلی ئاخری ئیعدام و ئەنفال و کیمیاباران هەمووی ئێستا وەختی هاتووە ئێمە پاداشتی بکەینەوە ئێمە قەرەبووی بکەینەوە قەرەبوویەکە ئێمە چییە تەفزیلی بەرژەوەندی و ئیستیقرار و ئەمنی ئەوە لەسەر بەرژەوەندی و مەساڵحەکانی حزبی زۆر باشە هەر ئەمڕۆ پارتێکی دیکە کە ئێستا پێما بێک دوو کورسیەناوە با بەڕوونی بڵێم لاهوری شێخ زەنجی ئەمڕۆ ڕایگەیاندوو دەڵێ ئێمە بەشداری لە کابینی داهاتوو ناکەین یعنی بە هۆکارێکی دەزانن بۆ ئەوی لە هەڵبژارنی داهاتوو ئەگەر بەشداری حکوومەندەکان دەنجشی دیکەی زۆری نەدەبن لە کاتێکدا ئێمە ئەزمموی ئۆپۆزیسیۆنمانەیە کاک فازل لە کوردستان لە 2009 زودنەوەی گۆڕان 25 کورسی هێنا کەچی دوایی بینیمان پرسیارەکە ئەوەیە بۆ ئێستا وا لە میلەت دەگەن ئەگەر بەشداری حکوومەندەکەن شتێک هەیە بەڕای من پێش هەموو شتێک بێ پەرلەمان دروستکەینەوە چونکو فەراغی تەشریعی لەم وڵاتە کوشندەیە بەتاکید ئەمە یەکێک ئی دووەم تو ئەتوانی لە حکومەت بەشدار نەبی بەڵام لە پەرلەمان بی ئید سێم من ئەڵێم هیچ حکومڕانێک ناکرێ بیر لە دروستکردنی ئەگەر ئۆپۆزیسیۆن نەبێ خۆی درستی بکاتەوە نەدروست بکاتەوە مستەنع چونکو بوونی ئۆپۆزیسیۆنێکی ئیجابی خزمەتی حکومڕان دەکاتەوە ئۆپۆزیسیۆنێکی نیشتیمانی نەتەوەی ئەی تەبیعی مامۆستا عەلی باپیر هەموو من ئیشارەی بە قسەکەی ئەو دەکەم هەرچەندە ڕەنگە ئێستا بڵێ کاکە چیتر بە ناوی من قسە مەکەوە بەڵام من ناقیل لەیسە بیکافر ئەو گوتوێتی کاکە ئێمە ئۆپۆزیسیۆنێکی نامانەوێت ئەم ڕنیزامە بڕۆخ ئەم ئەزمونە بڕۆخین دەمانەوێت چاکسازی تێدا بکرێتەوە و ئۆپۆزیسیۆنێکی وا زەروریە فراکسیۆنێکی ئۆپۆزیسیۆن کاکە سەینجان پێشنیارێک ئەکاتەوە بۆ پەرلەمان حەق نییە کوتلەکانی حکومڕان یەکسەر ڕەفزی بکەنەوە با لێوەرگرن بچن مناقشە بکەنەوە ئەگەر دیتیان باش بن پاش مانگێکی تر خۆیان بین تەبەنی بکەنەوە ببتەی هەمویان شتێکی باشی خزمەتی ملەتەکەی تێدایە و بۆیە من ئەڵێم ئەم حزبانە مکەلەفن و مەجبورن سۆزداری سۆزیان داوە بەم ملەتە ئەبێ بە زووترین وەکت پەرلەمانێک دروستکەن و ئەم پەرلەمانە یەکەمین شت ئەبێ پاش دامەزراندنی دەست بە دەستورێک بکەنەوە بۆی ئێمە چیتر ئەسیری قەراراتی مەحکەمەی ئەملاو ئەولا نەبینەوە دەستخۆش بە لەبەرەوەی ئێمە شۆ ڕاستەخۆین بەنامەکەمان بە شێوەی ڕاستەخۆ بوو بەڵام ئاگاداری بینەرانی کوردستان 24 دەکەمەوە ئێستا دوامین پرسیار لە بەڕێز فازڵ میرانی دەکەم بەڵام گەنگەشەکەمان گەرمە پرسیاری دیکەشمان ماوە ئێمە لە ڕیکۆردی بەرنامەکەمان بەردەوام ببین بۆی لە هەفتەی داهاتوودا ڕۆژی شەمەی داهاتوو لە هەمان کات بەرنامەکە پەخش دەکرێت دوامین پرسیار بۆ ئەم شەو لە بەڕێز میرانی پەیوەندیتان لەگەڵ وڵاتانی ناوچەکە وڵاتانی اقلیمی ئێستا وەکو پارتی چۆنە؟ ئەیدی سوالەکەی بەر و واژی بکەین باشترە بڵێ عەلاقاتی وڵاتەکانی دراوسێ لەگەڵ ئێوە چۆنە؟ باشە پەیوەندی وڵاتانی دراوسێ لەگەڵ ئەوە باشترە باش عەلاقاتی ئەم وڵاتانەی کە دەوروبەری ئێمەنە کاریگەریان هەیە لە وەزعی عێراق کاریگەری هەیە لە وەزعی کوردستانیش لە دوو ڕێوە
لەلایەکەوە ئەم کوردستانە علااقەتی هەبووە پێش ئەوەی بدە جوزەك لە عێراق لە کاتی ئۆپۆزیسیۆن ئای تەبیعی ئیستاش لە زمنی عێراق ئیزان علااقەتێکی مڕەکەبە یەکێکی مازیە یەکێکی حازرە باش کەمادەم کاریگەرن ئەگەر ئەوان علااقاتیان باش نەبێ ئەبێت تو هەوڵێ و علااقاتە باش بێتەوە باشکە دەستخۆش تەماشاکی سپاس بەڕێز میرانی سپاس بۆ بینەرانی قەدرگران و ێژایی 24 کە تاوەکو ئێستا کوردستان 24 ئەلبەت کە دەڵێن 24 مەبەستم کوردستان 24 کە تاوەکو ئێستا لەگەڵمان بوون تا هەفتەی داهاتوو لە گەنگەشەی نێوان من و بەڕێز میرانی بەردەوام دەبین ئەم کاتە هەموو کاتێکتان شاد